تۆ گڵۆپێک بە زیادە ئیش پێ دەکەی لە ماڵێکی کە گڵۆپێک نوقسان دێنێ ئێمە کارەبا بۆیە بەشمان ناکات لەبەرەوەی زیاد لە پێویست سەرفی دەکەین لەبەرەوەی گڵۆپەکان پێویستمان نییە ئیشی پێ دەکەین ماڵێکە فێلایەکە لە شوێنێکا دروست کراوە یەک نەفەری تیاژی بەڵام سەدان گڵۆپ سەرفەکە بۆیە ئەگەر ئەو تەوعیە هەبێت بزانن کە ئەو کەسە بزانێ ئەم گڵۆپە کە سەرفەکە هیچ ئازادیی تێدا نییە بەڵکو لە ناو کۆمەڵگادا لە تۆڕە کۆمەڵاتەکانە زۆر گرینگە ئیسراف بە دەردێکی ناشرین پیشان بدرێت کەسێک کە مسریفە بە کەسێکی های کلاس نیشان نەدرێت کە کلاسی بەرزە و کەسێکی دەوڵەمەندە وایە پێویست ناکە یعنی 24 ساعت کە مثلا گیزەر ئەو یان سیبلیت یان ئەو شتانە پێ بکەنەوە چکە وەختی پێویست ئەو کاتێک کە وەختان پێویست بوو دەتوانن پێ بکەنەوە بەڵام ئەو کاتێک کە پێویست نەبوو پێویست ناکە هەمیش لەبەر ئەوەی مەصرفی زۆر نەوێتن هەمیش لەبەر تەندروستی خۆتان کە نەخۆش نەکەون هیوادارین هەموو وڵاتیەک کارەبای خۆیان بە جوانی ڕابگرن و هەتا کاتێکش مەقسەد مۆبایلەکە دەستە شەحەندادەنی لە بسەرتا کاتێک خەوتن بکوژێنێ گڵۆپی زیادە هەیە بیکوژێنەوە مۆلیدا دیلەمۆی ئاوەکەت بیکوژێنەوە گڵۆپی زیادە هەیە لە دەرێ گڵۆپی بەردەرکایە هەمووی بکوژەوە با زیادە پێ نەبێت ئیسرافیە دەربارەی کارەبا سەرفکردن و زیادەڕۆیی کارەبا یعنی مەفروض ئینسان کە لە غرفەی دێتە دەرێ گڵۆپەکان بژێنەوە یان بۆ وەکو گیزەر مەسەلەن زستانان گیزەر ڕاستە پێویستە بەس ڕۆژانە لە باتێت و 10 ساعت بەکاری بینی 2 ساعت بەکاری دێنێ 2 ساعت بەکار دەین و دەگژێنەوە